بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر محەممەد شەریف بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین وەک درێژە پێدەر و تەواوکاری بەشی یەکەمی بەرنمەکەمان قسە لەسەر کۆمەڵێک باس و بابەتی گرنگ و ڕووداوەکان و ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و فکری و وەزیفی دکتۆر محەممەد شەریف بکەین. قسە لەسەر کۆمەڵێک باسی گرنگەکەین ڕووداوەکانی ساڵانی سەتای ساڵی 1970 و نسکۆی شۆڕشی کورد و هەروەها ڕووداوەکانی شەڕی عێراق ئێران و داگیرکاری کۆید تەوەری سەرەکی باس و بابەتەکەمان و هەروەها بەشێکی تری بەرنمەکەمان پەیوەستە بە ڕۆڵی دکتۆر محەممەد شەریف لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی عێراقی و دواتر تێکەڵبوون بە کۆمەڵێ باسی فکری. سوپاس دەکەم دکتۆر لە بەشی دووەمی بەرنمەکە ئامادە بوویت. بەخێر بێن. سپاس. باسێکی گرنگ باسەکەی دیاخۆت باس لەوە ئەەکەیت کە لە ساڵی 1970 چواردەی 1970 داخلی ژیانی وەزیفیە بیت. بەڵام کە تۆ داخلی ژیانی وەزیفیە بیت بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە باسی ژیانی وەزیفی خۆتەکەی کە زیاتر ئەمە وەکو ئەوی شاعیر دەڵێت تەجری ڕیاح و بیما لا تەشتەهی سوفن و ئەمە بۆچی بەم شێوەیە کە کاتێک فەرمانی تێکەڵبوونت بە کایی وەزیفی دەرەچێت تۆ بەم شێوەیە وێنایەکەی؟ چونکە من تازە گەیشت بوومە خەتێک بۆ ژیانی خۆم کە خۆم دەویست ئەو هابی کە دراسە تەواو بکەم و خەریکی تەدریس بم لە قانون لە شەریعە. ئەوە هەدەفی من بوو، هیچ هەدەفی ترم نەبووە. کەچی کە مەسەلەی حکمی ذاتی پیا بوو و مامۆستا عەلاءالدین سەجادی تەکلیف کرا بتەمین عامی ئەوقاف، منیش دایمەن لەگەڵی بووم، گوتی من ناچم ئەتونەی، منیش پێم گوت ئوستاز ئەتوو دەبی بچی ئیستیفادە لێەکەن، خەڵق ئیستیفادە لێەکە، بەڵام من فەرقم هەیە لە تو لەو مەقسوودم وا بوو ئەمن ئیرتیباتم بەو حەرەکە هەبووە، فەزەحمەتە بۆ من ئێستا بچم خەڵقێک هەیە ممکنە قسەم پێ برێم، بەس جەنابەت دەبی بچی. عەلا کولێن من نەچووم، مەجال بوو هەم دراسەمە کرد و هەم محامات بەکرد بۆ ژیان، محامی بوو، محامیشی ناجحێژ بوو. یعنی حەزت پێی نەبوو ئیلحاحی مامۆستا عەلاءالدینی سەجادی بوو؟ هەر دەشوو. دوای ساڵێک حسم کرد وەزعم باش نییە، جارێک ئیلقای قەبز بوو، جارێک یعنی حسمە کرد ئەمن استخباراتی حکوومەت وەزعی لەگە من باش نییە. چییە مەسەلە نازانم. مهم ئەو جارە کە ئەوەی دامەزرا بوو بە نائبی مامۆستا عەلاءالدینی تەقاعود بوو، ئەجارێکی کە مامۆستا عەلاءالدین گوتی لا دەبی بێ، وەزعیش گۆڕا بوو، ئەو مەسەلەی حرەکە لەسەرەوە نما بوو، هەموو خەڵقا کەس چوو بۆ ماڵی خۆی. ئەو مەسەلەی کە من وەلەو ئەو وەزعە زۆرم پێ ناخۆش بوو، بەڵام عەلا ئەیەتی حال موافقەم کرد بێم بچمە حکمی ذاتی لای مامۆستا عەلاءالدین. بەڵام گوتم مامۆستا ئێمە دەبی شت بکەین، ئیش بکەین، خەڵق هەموو زدی ئەو حکمی ذاتیەیە کە گوتی چ بکەین؟ گوتم مەلایەن تەعیینکەین. مهم من جارێ کتابەکەم نووسی بۆ ئەوقاف 8 مەلامان بۆ تەعیین بکەن، وتیان ئێوە ئەوقافتان نییە یەکش تەعیین ناکەین. هاتمەوە عەریزەیەکم نووسی بۆ سەدام حوسێن نائیبی ڕەئیس،
وتو مع مصطفى الديني استا صدام ديتا حكم ذاتي حتما قصلق الجراب الدكا فيش هموان فأو طلبي بدي إيش ما دبعنا أو ملانا همو بيكارن تو همو خلق التعيين كردوا لغاباتا لولا أوانا إيش يام بيناكري إلا مسقفتنا بي فدوام كت بينصت ما لا تعين بي فعلا هات وما مستعلى الدين علي زكي داية إلا سري روسي موافق بينصت ملامان تعين كت مەلاکان هی عێراق بوون هموي هەمووی کورد كردستان بو لە کاتی بڵین لە بەرهەمی حکومی ذاتی حتى خلق ديانقوت حكم ذاتي يعني أوقاف وما اللي هاتوا فخر ما ذكرت كيستعمل حكم ذاتي کەواتە تۆ کاتە کە ئەو کەسەی جێگری مامۆستا عەلادین بوو تۆ چوویتە شوێنەکەی هەربوویتەوە بە جێگری وەزیری ئەوقاف بووی بە جێگری وەزیر أو زاري استال حكم ذاتينا لباشان كملاكان ما تعين كرد لزريك من دانا خوب رئيس بو مقابلة ما كرد أو ما تعين كرد استا همو يعني تقريبا استا متقاعدا يعني نماون مهم واي دو صال من لك دكتوراه ورجيرا دكتوراه قانون دوام كرت إجازة بدني بحال نوعك إجازة كم ورقت قرامة وبغداد اللي بغداد دكتوراه كم توام كرت بدو صال كتوام كرت تعيني عن كردم لكلية قانون مدرسي فلسفة قانون لم أستطع وزير شي أوقافي تازة داندرا دبا بتشين سلامي لي بكينو توديعي خوش مان بو اعتباري لأوقاف درجي ناوي نوري فيصل شاهر بو لحكومة زور بقوة بو رئيسي لجني شؤون الشمال بو هموشت بدست أو بو شو ملاي تبريك ما انكرت من بتنيات شو بنقل حكم ذاتي لقى الشيخ بشير وان نشوم وتي كاكا محمد سويت كملت الدكتوراه أمن وام دزاني من ناناسي قلت بلي ايش تسوي؟ قلت لك أمن أول حياتكم هم اللي يصرف كديك بس من بتدريسي وإستاش واقيش بهدفي خوم قلت يا تدريسي تلفونك هرقد بو مجلس قيادة ثورة وتكتبوا سكرتيرك اكتب ينقل محمد شريف بين الحكم الذاتي إلى وزارة الأوقاف مديرا عاما اليوم والقدر المقدور يعني هو رغبتي خوم نبوة إطلاقا بەڵێ ئەوە طبعا دوای چواردەی چوارەکەی هەفتا و پێنج لە 29/5/76 ئێوە 5 کەسن کە لە لیژنەی تەنفیزی و تەشریعەکەی حکومی ذاتی فەرمانەکە لە مەجلیسی قیادەی سەورەوە بۆتان دەرەچێت ئەوەی لە حکمی ذاتی بووین بەڵێ محەممەد سدیق و محەممەد مستەفا و مەجید گوێڕی و شێخ بەشیر و بەڕێستی وەبزان تۆ لە یاداشتەکەشتا ئەڵێ ئەوانە بەشێکی زۆریان خۆیان بەعسی بوون وانە لا وانا بعد ساقي بعسين ابو محمد صديق شيوعي بو محمد مصطفى شيوعي بو ملا مجيد شيوعي بعسين ابو ساقي بعسين ابو يعني تو ايوه او بينش كاسه هیچتان بەعسی نەبوون يعني كراشن بليج بس محافظة كان ما لقل ابو محافظة كان هندشان بەعسی بوو بەڵێ ئەخر لە ناو یاداشتەکە بە ڕێزی ئاماژە بە بەعسیبوونی هەندێکیانەکە هەڵبەت مەبەست محافظەکانە باشە حکوومەتی عێراقی لەو کاتانەدا ساڵی 76 نسکۆی شۆڕشی ئەیلول بووە لە 5/3/75 نسکۆ بێ بەڵام ئێوە لە 29/5/76 کا بە بەرپرسی ئەو منتیقەی بڵێن لیژنەی تەنفیزی و تەشریعەکە کە ئەم 5 کەسن بەعسی نەبووی شکستی زانی چی بوو ئەوە
خلق زور مذكرات هذا حكم ذاتي حكم ذاتي الدنيا خلق مشاكل زورة طبعا حكومة الجريوة دنيا عالم مستقر به فالسنوة أملو جنايا تشكيل كد أبلو جنايا إيشي أوبه بتشين همو ناحية ومحافظات وحموي بقرين اتصال بخلق بريك بكين وخلقش بلين ايوه حرن هادشي دارين بري بەڵام لەو کاتەدا کورد چەکەکانی فڕەدا شۆڕش کۆتایی پێهات بوو بس اترسان کەشتانە بوو چۆنەیان اترسان زدي ببنوا مهم ايما قراين لهندك جيجا امن قسمك اللو خلقك عندك جيجا مجيد بلا مجيد هندك جيجا محمد صديق مهم بو خلقان ما داود ديت خيالم للرواندوس امن قسم كدو حكمي ذاتي هي ونعزادم تشيو لباشان ملايكة جوابي داوا دبايا قصبك ايه قوتي كاك محمد خوش موي برادر ما تشاو ما بەڵام پێم عجایبە باسی حکمی ذاتیەکە حکمی ذاتی بۆ بەشەرە یان بۆ شەجەر و حەجەرە ئەگەر بۆ بەشەرە بەشەرەکەوا دەریەکەن بەشەر نامینێ لە کوردستان ئەبە و جورئەتە قسەیانە کرد ئەو جورئەتە قسە بەڵام ئێوە بوون لەسەر بنەمای چ پسپۆڕی ئایا مەسەلەی سیاسی بوو علمی بوو چی و بۆچی ئەم لیژنەیە ئێوەیان هەڵبژار عینە بنەمای چی بوو ئێوەیان لە چ ڕوویەکۆ بەسەرکەوتوو ئەزانن کە بتوانن نوێنەرایە حسیان هەبوو ئێمەیەک ئەو ئەترازانە لە حکوومەت دەگرین زانبیان ئەمەینە بە ئیخلاسەوە انتقادەکەین متئامر نین لەسەر حکوومەتەکەی بەڵام قسەمان لێ وەردەگیرە کەواتە تۆیەکی قەومی مەترسید نەبوو بۆ سەر حیزبی باس من شخصیان هیچ مەترسیم نەبووە لەسەریان بەس مەقسوودم وە ئەو حکومە ذاتی حەقیقی بی بەڵام تۆ لە باسی شیەکەی زۆر کەسێکی نەتەوەی بووی بە تایبەتی لەو کاتەی داخلی سەربازگەی حەبانێ ئەبیت و دواتر نەتەوەی بووی چۆن هەر لە خۆ یعنی شعوری تۆ ئەمەی قبول کرد لەناو لیژنەیە کابی کە حیزبی باس ئێوەی قبوڵە لەبەر ئەوەی کە دژیان ناوەست ئاخرەمە دەمانەوێ خزمەتێ بکەین بۆ ئەو خەڵقە مەسەڵەن ئەوە کم نەبوو ئێمە مەلایەکانمان هەبوو تەعیین کرد ئەمە کم نەبوو ئەوە کم نەبوو زۆر مەسەڵەن ئێمە کە مەلامان تەعیین کرد 500 دامانە مخابەراتی بەعسیەکان موافقە بکەن لەسەر موافقەیان لەسەر کەمتر لە نیوەی کرد ئەوی تر نووسرا بوو قاضی جێب العەمیل ئەمە لە جێب العەمیلە ئەمەن قاضی مەلا مستەفای بووە ئەوە نازانم ئەوە موافقەیان نەکرد ئەمن بە ئەوەی بەعسیەکەم گوت کە مەسئولیان بوو لەگەرمان بوو وتم ئوستاز ڕجال لێ یەکەم یا ئەمن بگەڕێنەوە بەغدا یان ئەوانە موافقە بکە بەساحەت پێم گوتم ئەمن کە لێرەمە ئێستا لەگەر ئێوە ئیشەکەم چونکە پێم نەکرا بس بەسەرەوە منیش لە هەولێرە بامایە بە منتان دەگوت جێبی العەمیل لەسەرەوە دەبووم ئێستا عائیدون بووم واز لەو فکرەیە بینن کوردەکە هەموو عائیدونە کوڕەکە کوڕش چا بوو بەدیر بوو ناوی سامیرە ئێستاش ماوە ئێستاش لە بەغدا ماوە ئێوە ئەو لیژنەیە مهم ئەجا لە پاشان وتی بم دەرێ دامەوە پاش چەند ڕۆژێک هاتەوە گوتی هەمووان تەعیین کە حتا یەکەشیان لەسەری نووسا بوو قاضی قوضات الجێب العەمیل تەعیین بوو کەواتە هەموو کارەکەی ئەو لیژنە پێنج کەسی ئێوە کە کورد بوون تاعینکردنی 500 مەلای کورد بوو ئەوەی ئەو قاف ئەوە ئیشیمە بوو
ئیشیمە ئەوە جگە لەوە چی ترتان کرد ئەو لیژنەی حکومی زاتیە جگە لەو خزمەت لەوەی لەوە مەلاکان ئەوەمان کرد تەقریرێکمان نووسی تەقریرێکمان نووسی کە میلەتی کورد هیچی ناوێ لەم حکوومەتەی ئللا ئەوە نەبی لە جێی خۆی ببینێ هەموو داوایان ئەوەیە ڕەفزی تەعریب و تەهجیر ئەو دوو شتەمەکەن هەرچی دەکەم بکەن نسخەی بڵێن یا کۆپی ئەو تەقریرەتان ماوە ناوەڵە بەت دابانە ئەوەی حتا مەلامەجید ئەویش لەگەرمان بوو وتی ئەمن لەگە ئەو تەقریرەمان بەسە من تەقیری خۆم هەیە چی بوو تەقریرەکەیەوە تاقیرەکەی ئەوەیە بۆتی بەس طبعاً هەموو قیاداتی بەعس کوردستان لەوێنە هەمویان تەقیرەکە من خینمەوە لەبەردەم هەموو قیادەی حیزبی هی شیمال وتی ئێستا حکمی زاتیە پێش حکمی زاتی خەڵق مرتاح بوو لە زمانی مەلا مستەفای ئێستا کەس مرتاح نییە ئەوە چییە مەسەلە یعنی زەوە منامەجیدیان خۆش دەویست لەگەریاندا دەنیشت هەتا خەڵق دەیانگۆ باسی نەبوو قسەی خۆش بوو منامەجید هەمویان شێت بوون على كل ئیشەکە چووە سەری لە پاشان ڕئیسی حیزبەکە ڕئیسی فەرع تەلەفۆنی بۆ من کرد ڕۆژی دوایە زوو گوتی ئەمن پێم ناکە بێمەلات ئیشم هەیە زۆر زەروریە بتبینم پێ دەکرێ بێ وەڵە چوو گوتی دەزانێ ئەو شۆ نەنووسیمە هەر فکرم کردەوە لەو قسەی مەلامەجیری هیچیان پێ نەوت ڕەتفیعل نەبوو بەرامبەری ئەجا ڕەتفعلەکەەوە بوو دەیکوژن بەڵام گوتی نازەمەوە گوتی وا تەسەووریان دەکرد کە حەڕەکەیەک لە دوو ئەو قسەیە گوتم ليش أنت ما تعرف مەلامەجید عادەتی وایە ئەتو برێ لا إله إلا الله دەینا خواش کەشێ یعنی هەر بۆ خۆی هینی نەیە لەگەڵ ڕای گشتیان هەمیشە دژەوەسی دژەوەستێ ئەگوە دەیناسن ئەو هەم بابەکرد پشدەریشیان بان کردو بوو ئەوش ئاینی قسەی کاتە بەوە حەلتان کرد ئەو حەلمان کرد حەل بوو مهم یعنی کورد هەبوو قسەیان دەکرد کوردێکی زۆر هەبوو قسەیان دەکرد بەڵێ ئەو کاتانە طبعا کە نسکۆ بوو ئێوە لە بەغداون ئەی مامۆسا عەلادینی سەجادیش پێش ئەوەی کە ئەو وەزیرە تازەیە دابنرێ باس کرد ئەوش لابرا یاخود خۆی لاچوو ناکە دەورەکەیان تەواو بوو ئیتر پێی خۆش نەبوو لوو بکرێتەوە و گەڕاوە بەغدا بەڵێ بەڵام ئێوە هەر مامۆسامەنا عەلادی مرتاح نەبوو لەو وەزیفەی لە ئەوقاف مرتاح لەسەر چ بنەمایە دانرا بوو هەروەکو ئەوی کە مەلا بوو بناوی شخصیەتێکی کوردی معروف و بدایەتی ئەوەی حکوومەت داینایە حتا بەرلەمانەکەش مەجلیس تەشریعیەکە هەمووی ئینسان بوون هەمووی لە پاشان کە ئینتخابات کرا ئینسانی هیچ بووش دەرچوو ئەی تۆ مرتاح بووی لە حکومی زاتیەکە ناوەڵڵە بۆیە لە یاداشتەکان تا باسیەکەی کە دکتۆرایانی ئەڵێ نەجاتم بوو لە مەهزەلەی حکومی زاتی نامرتاح چونکە زاینەوە مرتاح لە بووین چونکە حتا ئەویشە چاکەی دەمان کرد خەڵق بە خراپی دادەنا ئەی بۆ کردان بۆ کردان کە مرتاح نەبوون پێمان نەدەکاتێن تۆ ئەگەر مخابرات لە دوور بی و لە پاشان برێت تەعین بکە مەجبوری بەڵێ ئەو کاتانە لە بەغدا مامۆسا عەبدولکەریمی مودەریس لەوێ بوو مامۆسا عەبدولکەریمی مودەریس لە بەغا مامۆسا ئەکادیمیەکان زۆر پێی سەرسام بوون و سەردانیانە کرد کاریگەری مامۆسای مودەریس لە بەغدا چی بوو
مامۆستا عەبدولکەریم هەموو ئەکادیمیەکان و غەیری ئەکادیمیەکانیش قەناعەتیان بەوە هەبوو کە عالمێکە ڕەفیقی نییە لە بەغدا. ئەوە مهم بوو. زانایەکی کەس نەمابوو لە مستەوای ئەو، لە بەغدا کەس نەمابوو لە مستەوای ئەو. هەموو دەچوون حازری دەرسەکانێ بوون، استفادەیان لێ کرد، خاصەتەن بە ئەوەی کە عەلاقەی بە شەریعە و بۆ ئەو شتانە هەیە. بەڵێ ئەو کاتانە دکتۆر عیرفان عەبدولحەمید وانیش لە بەغدا بوون، لە وەزارەتی ئەوقاف بوو. پەیوەندیت هەبوو لەگەڵیان؟ لەگەمە بوو چۆن بەڵێ لە وەزارەتی ئەوقاف مستەشار. بەڵێ کاتێک کە کۆمەڵێک مامۆسا و زانای ئاینی ئەبێ بوون بە کەسایەتی هەندێک کەسایەتی و مامۆسا و مەلای کورد هەبوون لە بەغدا، پەیوەندیت هەبوو لەگەڵیانە بوون مامۆسا شێخ عەبدولەتیفی بەرزنجی، مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی سەردانیانە کرد، تۆ لەگەڵ ئەوانە پەیوەندیت هەبوو؟ شێخ محەممەد برادرم بوو کە داهاتە لای بە شێخ عەبدولەتیف برادر بوو، بەس عەلاقەیەکی وانە بوو ئاگام لێ بوو کە گوتیان وا دەڕوا، حتا گوت بلۆ دەڕۆی لێرە تەڵەبە ئیستیفادە لێ لە مەزاری کە عەلاقەی هەیە بە حیزبی سیاسیە بوو. ئەوە نەزانێت تا لەسوو لەمزاری محەممەد عەلی قەرەداغی لەوێ بوو کە ئێستا ئەوەی کتێبی کوردی دادەبێ دەستخەت ئەو لەوێ بوو. مەلا دکتۆر ساڵاح سەنگاویە نازانم چییە، سەلاحەدین سەنگاوی، ئەو لەوێ دەرێ و مەنابوونە وەختی. بەڵێ لەگەڵ مەلا عەبدولەتیفی واژەیە پەیوەندی نزیکایەتیت هەبوو؟ زۆر نا، هەر وەکو مۆزەفێک و دەبدیت و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی زۆر کە دەهات ڕێزەشی تایبەتی هەبوو لای بنە. کەسایەتێکی چۆن بوو مامۆستا شێخ محەممەد؟ مەساش زانا بوو، جەریء بوو، ناترسە لەگەڵ بەعسیەکان، لەگە بەعسیەکان شەیە لەگەر زیاتر لەگەر خەیرڵڵا تەرفەحدا ئەنیشت دەعوەتیەکردن. خەیرڵڵا تەرفەح جەمعیەیەکی هەبووی عەرەبی نازانم چی کە ئەو مەلایانە دەهاتن دەعوەتیەکردن، هەم نێزیشی ئەوقاف هەموو مەلاکان بڵێن. فەئەو هەموو قسەی لەکردوون، جەری بوو جەری بوو. ئەو مەلا عەلی عەبدولعەزیز زۆر جەری بوو. مەبەستەوەی کاڵی جەریء بوون یعنی دژی سیاسەتەکانی قسەیان بە بەعەز دەگۆت و گیان نادا. مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز تەناسی لە نزیکەوە زۆر لە بەغدا زۆر دێتە خەیاڵم ڕۆژێک نازانم لە مۆتەبەرێک دکتۆر خورشید هەبوو، دکتۆر خورشید لە مەکتەبی سیاسی حیزبی جەماعەی ئیسلامی بوو، هی پاکستانەوەی مەودودی، زۆر برادرم بوو، پرۆفیسۆر بوو دکتۆر خورشید. لە مۆتەبەرەکە دەواو بووین، گوتم دکتۆر خورشید تو مەشروعەت چییە ئێستا لە شێوە دەچێوە؟ گوتی وەڵڵا دەچمە نازانم چەند دەرێ گوت مساعدات خڕ دەکەینەوە بۆ کوردەکان. گوتمە تو لە چێ ئاگا لەم قەزەی کوردی هەیە؟ ئەوە لە چێ هەیە؟ گوتی وەڵڵا هەندە مەلای کورد لەلای ئێوەنە بۆیان باس کردی لە بەعساتی کورد. ئەمن گوتم مەلا عەلی و مەلا عوسمان نەبی. گوتی بەرێ وەڵڵا دەیان ناسی؟ گوتم چۆن ناناسم، ئەوانە ڕەمزی عولەمای کوردن. گەڕابەوە بۆ مەلا عەلی گێڕابەوە، گوتی فلانم دێت ئەوها بەعسی ئێوەی کرد. طبعا ئەوان دەیانویست یەکەچی وەکو من تعریفیان بکە، نیان دەزانێ ئەوانە چن. مەلا عەلی لە پاکستانەوە کاغەزەکی بۆ ناردم،
الأسلوب شيء سري أنا والله من زور ممنوني توينات ودائما لوم وابوي لوم وابوي لوم وابوي زور بسعادة كردي بالوقت خوي بەڵێ ماوسەمەلا عوسمانی شتە ناسی لە نزیکەوە مامۆستا عوسمان کە هاتمەوە کوردستان ئەو لە مەسیح بوو چوو بە خزمەتی شتێکم نووسی بوو لە کتێبی ئەلبەسیرە الئیسلامیە دامێ وتم پێم خۆشە ڕەئیت لەسەری نووسی لامەک ئەوەی نووسی لەسەر ئەو کتێبەی ڕێیەکەیت لایە ڕێیەکەیت لا ماوە لە ماوە بەڵێ هەیە چی نووسی بوو مەدحی کردو مراقبەی کردبوو پێ باش بووە گەر لێز شێ بیبینمەوە بەڵێ باش تۆ ئەو کاتەی هەر لە ئەوقافیت کۆمەڵێ لیجان دروستەکریا لیژنەی بڵم بۆ منە لیژنە دروستەکرێت لە نێوانی وەزارەتی ئەعلام و وەزارەتی ئەوقافا بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک کێشە ئەو کاتانە ئێوە کە لە ئەوقاف بوون تا چەند ئەو کێشەی بە تایبەتی ناکۆکیە تەقاڕوبی بینە المەزاهب هەبوو شیعە و سونەوانە تۆ ئەندامی لیژنەوەی تا چەند ئەوە ئێوە ئاسانکاریتان ئەکرد وە چارەسەری ئەو کێشانەتانە طبعا ئەمە کە هاتینە ئەوقاف و شەڕەکە دەستی پێ کرد زانیمان ئێمە کەتینە ناوێ شەڕی مەبەست عێراق ئێران عێراق ئێران ئەبێ کەتینە ناوێ ئەبێ شتێک بکەین کە على ئەیەتی حال دینەکەمان نەفەوتێ لە عینی وەقتیش وەکو موەزەفێک دەوری خۆمان ببینین واجبی خۆمان ببینین لەگەڵ وەزیری دانیشتم گوتم پێم خۆشە دە قسەی لەگەڵ بکەم وەزیری ئەوقاف وەزیری ئەوقاف گوتم ئێوە جارجار تەوجیه ئەەکەم تەوجیهەکەتان لەگەڵ ئیسلامە ڕێک ناکەوی ڕجا ئەەکەم لێم قبول بکەن حەقیقەتەکەتان پێ دەرێت ئیتر کە نایکەن بەجێی من ناکە ئەوە خۆتان مەسئولێت بەس بزانن ئەوە ئیسلامە یان ئیسلام نییە مەبەستی تەوجیهەکە پەیوەندی بە تەوجیه مەسەلەی مەزهەبەوە بوو یا شتی چۆنەڵی ئەوەی کە پێوترێ ئیلحادی دژی ئیسلام شکلە شعب ئەنە خۆی وەزیر موسڵمانش چاک بوو سونەتیشی دەکرد نەکرد فارس سڵمانشی باش بوو تر على كل مثلا توجيهمان ها قوتي دبي ايوه اعلانتان لسر او اساسي بي كأو حرب بين الاسلام يعني عرب والمجوس والفرس المجوس شو ملاي قلت ام بيبنا كبرين فرس المجوس شو فرس مجوس دين فرس مسلمان ام حرب شي سياسيه حربشی دینی نییە ئەگە حربی دینی بیلۆمە باش نییە چونکە دیوەی زیاتری زودیەکانمان شیعەنە ئەو اقتراحم کرد کە ئێمە لوزنەیەک دابنێن لوزنة التقارب بين المذاهب خۆم تەرتیبم کرد دوو مەلای زۆر باش لە شیعەکان لەگەر من بوون لە سونەکانیش ئەو لوزنەمان دانا بەو شەرتەی وەزیر تەدەخل نەکا یەکی طبعا علی حوسێن مەحفوظ بوو عالمێکی گەورە بوو لە شیعەکان و یەکێک تریش مەشهوور بوو شاعیرێکی گەورە بوو چووە سووریا و نەهاتۆ لەوێ وەفاتی کرد پاش دووسێ ئیجتیماع ئیتر وەزیر کوردەکان کێوکێ بوون ببوورە هین سونەکان هەر ئەمن بوو لەگەر حەمەد الکوبەیسی باشە چیتان کرێەوە کاتە ئەو لیژنەیە هیچتان کرد دوو ئیجتیماعمان کرد مەبادی عامنی باخر کردەوە عینوان بوو زیاتر لەوەی وەکو ئێستا ئەگوترێ ئەگەر ویستت کارێ سەرکەوتو نەبێ بیسپێرە بە لیژنە ئەو کاتە ژەروا بوو تقریبا واو يعني ئەمە دەمانویست برێن ئەو حەربە سونە و شیعەنیە
حتى جارێک لێتە خەیاڵم وەزارەتی ئیعلام لەگەر وەزارەتەکەی ئێمە مؤتەمەرێکی کرد لەسەر زدی شعوبی لە ئەزهەریش بان کرابوون ئەوانی قسەیان کرد خاستەن ئەزهەریەکان هەموو شعوبیان بە شیعە لێداوە کەلیماتەکانیان هەموو زدی شیعە من خۆم هەرسام یعنی وەکو چەمکی ژنیان ناسی هەرسام چووم مەنەسە کەلیمەم وەرگرت وەصفی شعوبیە بکرد کە شعوبیە شیعە نییە هەر کەسەشی زدی عەرەبی و عەرەبی خۆش نەوێ وەخت خۆ پێیان دەگۆ شعوبی عەلاقەی چییە بە شیعە ئێمە شعبەکەمان نیوەی زیاتری شوهەدامان نیوەی زیاتری شیعەیە وەکیل وەزارەتی ئیعلام شیعەیە ئەوەی کە ئێستا ئەو مؤتەمەرەی کرد وەڵا فەقیرانە شەربیان کردو ڕۆژی دوایە بوویان دوو ڕۆژ لە پاشتر لە ئەزهەر لە کولیەی فقه هاتن تەبریکی بنیان کرد زۆر مەمنون بۆ تۆ کە ئەو مووقیفەتە بوو بۆ تۆ وڵا هیچ مەمنون مەبن دەبا ئێوە خۆتان هەرسنەوە قبولتان نەکردبایە لۆ قبولتان کرد بەڵێ ینی ئێوە چەند ئەو کاتە چەند جارێک ئەو لیژنەکانتان دروست کرد وەک باس کرد لیژنەی نێوان وەزارەتی ئیعلام و ئەوقاف و لیژنەی تەقاڕوبی بینە مەذهبین مەذهبەکان وانە ئەوەی شعوبیەکەش کە تێنەگەشتبوون تۆ باسی ئەوەش ئەەکەی لە کتێبەکە باش ئەو کاتانە ئێوە هەر گۆڤاری ڕیسالە ئیسلامیەتان دەرەکرد ئەوەشمان دەرەکردا تۆ سەنووسەری گۆڤارەکە بووی سەرەتا دواتر وەرت کرد وەڵات دەستی من بوو گۆڤارەکە لە شەستەکانەوە هەبووە ئەو کاتانە بە دەستی تۆ بوو ئەی کۆمەڵی باس و بابەتی تیا بوو لە باسی بۆ نە بەعس و حکوومەتی عێراق و سەدام و ئەوانە ئەو باس و بابەتانە ئێوەکو سەنووسە لی بەرپرس بوون ناتەخەیاڵە بەحسی تێدا بێ نایعنی بوون ئەوەی کە هەر باسی عێراق و ئەو کۆمەڵی فکریش بە تایبەتی کۆمەڵی باس و بابەتی ئیشی ئێمە زدی ویلایەتی فەقیه بوو ئەوەیە بابەتەکە بەشێکی زدی ویلایەتی فەقیه بووی یعنی سلاحی ئێمە زدی ئێران ئەو دووسێش بوو یەکیان زدی نظامەکەی بووی کە ویلایەت الفەقیه نەخشیعە على أساس ولاية الفقيه مذهبي أقلية أكثرية لقى ولايتي فقيه نية برجعي شيعي عراقي ضدي ولاية فقيه بو بەڵام دوجار بۆ خۆی ئەوەی کە ئێستا پێشەی پرسیارەکەم کرد لەسەر ئەوەی کە باسی مەنەس سیاسەتی سەدام و سیاسەتی حیزبی بەعەز بۆ خۆی تەبەنی لەمە ئەکرد ئەمە بۆ خۆی جۆرێک بوو لە پشتیوانی سیاسەتەکەی ئەو کە دژی ویلایەتی فەقیه ئەو گۆڤارە گوتارەکان موظفی وەزارەتی ئەوقاف وەزارەتێکە لە وەزاراتی حکوومەتی سەدام حوسێن بەڵێ جیاواز لە لیژنەکان ئایا ئەو کاتانەی تۆ جێگری وەزیری ئەوقاف بووی تا چەند ئەو کێشە و گیر و گرفتی نێوان یاخود جیاوازی نێوان مەذهبەکان زۆر شتمان کرد بەڵێ مثلا جەریدەیەک گەشتی بنووسە ئیلحادی تیابایە شتێکی مخالفی ئیسلامی تیابایە ئێمە دەوانگۆتە وەزیر دەیگۆتە سەدام حوسێن بە جەریدەکانی دەگوت ئێوە بەحسی دین مەنووسن چونکە نازانن مەنعی کردبوو یعنی بەجێی هەشتبوو بۆ ڕیسالەی ئیسلامی نەک ڕیسالەی ئیسلامی نە جەریدەکان ئەخ جەریدەکانی تر بەوەسێ ئەوانە بەجێ بێڵن بۆ بابەتەکان کە لای ئێوە بێت بەدەستەکە ئەوەیە جمهوری بوو ئەوە بوو خۆی بەسەلەن زۆر بوو ڕۆژنامەکان دەرەچوو لە عێراق جارێک مەقالەشی رووسی ئەو پێم خۆشەوە ئیشارەت بکەیت سەدام مەقالەشی رووسی لەسەر دین بۆ گۆڤاری ڕیسالە نە لە جەریدەکانی خۆیان
عادة صدام أگر مقاليش بنووسی باە علاقەی بە هەر وەزارەتێکە باە دەبایە ئەو وەزارەتە تعلیقی لێ بدە. من تەکلیف کرام تعلیق لەسەر ئەو مەقالەی بێ ئەوە زەحمەت حەولم دا بە وەزیر بیداتە دکتۆر عەرفان باشتر دەزانی ناوی تویان هێناوە باش مەقالەکەم نووسی مەدحی سەدام حوسێنم کرد بەحسی عروبە و ئیسلام ڕاستە نیوەی ڕاستە بەڵام سەدام حوسێن لەو مەقالەی ئەوە دەرێ ئەوە غەڵەتە دەرێ قیادەی ئیسلامی میلاشی عەرەبە جائز نییە هیچ ملەتێک خلافە وەربگری لەبەر ئەوە عوسمانیەکان غەسبی خلافەیان کرد لە عەرەبان ئەو فترە منیش نووسیم دەبی ئێمە مەمنوونی عوسمانیەکان بین کە ئەو ئەوایان وەرگرت ئەم فترەیەی کە عەرەب تەخەلە نزیکەی 6 سەدە عەرەب تەخەلە هەروەچی هەر وەختێک ڕاست دەکەیت ملاشی عەرەبە لەگەڵتە بس إذا تخلى العرب يتعين على الشعوب تركية فارسية الكردية بس كردية كي لا بدو ئەمە لەکوێ بڵاوت کردەوە ولا هم زيدا برابو یانی سەماوە مەقالە ئەرشیفی ڕۆژنامەی عێراقیە سەماوە وەزیر گوتی بینێرە بۆ جەریدەی سەورە ئەمن دەزانم چم گوتیە گوتم نابا ڕئیس خۆی بیبینی هەنادی بۆ لەسەری نووسی بوو ينشر في جميع الجرائد تەنیا ئەو مەقالە لە قادسیەی نووسابوو لە جمهوری نووسابوو لە چار جەریدە هەبوو لە هەر چار جەریدە نایسە هەیە لە ئەرشیفی ڕۆژنامە گەری ئەسە لە هەموو شیفێکە هەیە موجودة تۆ خۆت سەدام حوسێنت بینیوە أي طبعا بس كم لە نزیکەوە لەگەڵ وفود یانی بە قسە نەتبینیوە باس و بابەت بکەنەوە لەسەر کارێکە لا وفود لەگەڵ وفودا چووی لە لای لەگەڵ وفودا چوو لەگەڵ شێخی ئەزهەر ئەمن چوو وەزیر نەبوو ئەمن چوو لەگەری دووسێ وەفد هەبوون هاتن ئەمن لەگەریان چوون کە داوای تەقاعدم نەک تەقاعد نەقلم بکەتە ئەمشت تەوا بوو لەوە تووسێ کە داوام کرد تەقاعد بووم نەقل بم بۆ جامعی داوای کرد بمبینی خەڵکەکە هەموو وای تەسەوڕ دەکەن دەبکاتە وەزیر ئەمنیش لەوەی دەهاتم نەکوو بمە وەزیر پێم گوت مهمەی خۆم ئەدا کرد ئێستا پێم خۆشە بگەڕێمەوە محرابی عیلم و ئەوها و ناگوتێ من و هەندێ بانگم نەکردیە ئەلۆت لێتون با کردێ کەس ئەزێتی دای ئەوەی تێدەگەیش لەوانەیە وەزیر ئەوقاف باش نەبی لەگەرم وتم نا خانووت دەوێ خانووت هەیە بەێ ناتەوێ هیچی ناویتێ دیاری سیارەت هەیە بە ناتەوێ با سیارێکی ئەولاد سیارێکی ئیتر بۆچی تۆ لەگەڵ شێخی ئەزهەرا ڕۆژی بەوە سیفەتی ئەو وەزارەتی ئەو قافێکە چوی بۆ لای بۆ سیفەتەی وەزیر لەوێ نییە کە وەزیر لەوێ نەبی خۆت پێت خۆش بوو ئەگەر بیکردی تایە بە وەزیر ئەمن لەوەی هەراتم لەوەی هەراتی ئەمن کە ڕەجل الثانی سەهل بوو بەڵێ مەقال دەنووسم ئیبانم پێریە بەس وەزیر دێخیتەوەی بن نییە بەڵێ
بابەتێکی تری گرنگ باسەکەی باسی داگیرکردنی وڵاتی کوێیتەکەی تەبەن تۆ ئەمە بەشێکی معاناتەی باسیەکەی بە تایبەتی نێوان جیاوازی یان نزیکردنەوەی مەزهبەکانی سونە و شیعاوە کێشەی شعوبیەوە ئەوەی سەدام کە بینیوتە و لەسەر کۆمەڵی باس و بابەت قسەتان کردووە. بەڵام دواتر کە کوێیت داگیرەکە بەشێکی یاداشتەکانت بۆ ئەوە داخڵ یا ژیان بۆنمە لە کوێیت مەوزوعی داگیرکردنی کوێیت و ئەوەی کە ئەوترا 90 هەمین پارێزگای عێراقی ئێوە ئەو کاتانە کە لە عێراق بوون هیچ داوەتان لێکرا بۆ خۆتان پشتیوانی سەدام حوسێن بکەن و دەست لە ڕووی فتواوە لە ڕووی ئەوقاهینی ئەوقافەوە پشگیری بکەن بۆی کە بڕۆ ئەم کارە بکە شەرعیەتێکی بەدەستەوە بێت؟ نا بالعكس إما المخابرات لا المخابرات قسمي بحوث ودراسات مخابرات دكتور بو أكاديمي بو أستاذ بو من ضمن ناسي أما هات لايمن وتي إما قرار من دايا لجنيك مستقل عنقا كاين بۆ ئەوەی لێی دەپرسین ڕێیتان چییە لە مەوزوعی کوێت معلومات هەبوو مخابرات و غێری مخابرات و بەعس هەموو دەیەوێ ڕئیس انسحاب بکا لە کوێت دەیانویست هەندە مستەقلین قسە بکەن طبعا دەزانن ئەوانە زدی مسألة كويتن يبن بو صدام حسين الطلب البزاني كخلقك يا زديت من ايش فهم قلت اتو غلط هاتي بولاي من مستقلين من سكان من موظف خاصة القيادي وكيل وزير كيناك الرأي بودا كرأي سياسة حكومة دابي قلت أستاذ لا تروح تجي احنا نعرفك اما دزانين اتو رأي خوتي دابي حاضر مجبور بحثي هو ما كنت شو إن فعلا مسجلة شدانا هذيك ليما قسيكت هيك عشان وتي دەبێت دەربکرێن و تاژیر بکرێن و رازا بچی ئەجا بەوا ئەمن عەسەبی بووم ئەمە قسە بکە بەبەسی کێ دەربکرێت کوێتیەکان دەربکرێن و یانی دانیشتوانەکەشی دانیشتوانەکان بێت بۆ بەسڕە و بگوازرێنەوە باسرەوە تاژیر و یەکێک لە ئێمە لەوانە دیارە بەعسی نەبوو نازەم لەوە لەشە باسی بوو بی مدیری عەمیدی کولیە ئیعلامیش بوو لە بەغدا گوتی نازانم بەعس لە تەهجیر و تعریبی کوردان چه ئیستیفادەی کرد غەیری خزی نەبێ عەرەبیش بوو کەسەکە سوسە ئێستا لێرەیە ئێستا لە هەو لێرەیە ڕۆژە تەلەفۆنی وەم کرد حتا لە تەهجیری کوێیتیان قازانج بکەم هەموومان بەو ئیتیجاها قسەمان کرد چوو بۆ وێندەرێ ئەمە کەس نازانی ئەم خەبەرە کە پێنج مستەقیل ڕێیان وە بووە یەکێک دەبی تەبعان لە کوێت دەبی دەچین محەممەد حەسەنێن هەیکەل لە کتێبەکەی خۆی باسی کردی ئەمەی بەڕێز باسیەکەیت ئەمەی باس کردو ئەمەی باس کرد ئەو چۆن ئاگای لێ بوو دیارە محەممەد حەسەن هەیکەل لینکەشی لەگەر مخابەراتی ئەو دولەی عەرەبی هەبوو بۆیە ئەو هەموو شتیشی زانیوە ئەمەی ئێوە نەشر نەبوو لە ڕۆژنامە و شتەکان هیچ دوای نەتیجەی خراپی نەبوو بۆتان
لیژنەکە چەند کەس کوردی تیا بوو ئەو پێچ کەسە ئەمن و عرف دکتۆر عرفانی تیا تۆ دکتۆر عیرفان دکتۆر عیرفانیش هەمان ڕای تۆی هەبوو لكن بأسلوبێکی تۆزێ نەرمتر بەڵێ ئەی باشە دوایی باس لەوە شەکرێک کە ئەمر کراوە حەچی کەلوپەلی وەزارەتەکانی کۆیتە بێتەوە بۆ وەزارەتەکانی عێراق ئەو قافیش وەزام کەلوپەلی وەزارەتەکانی ئەو قافیش هاتەوە بۆ کۆیت هاتەوە بۆ وەزارەتی ئەو قافی عێراق ئەمن بەشدار نەبوورەوەی باسی ممتەلەکاتی مەطبعە و کتێبخانە و مەسحەف و هەموو شتەکانەکە ئەمن بەشدار نەبوورەوەی ئیدارە چوو بوو زۆرشم پێدا خۆش بوو شتەکانت بینی تۆ کە هێنایان کتێبەکان تۆزیاکرا تەفسیر و بەفسیر و جگە لەوە چ شتی کتێب و چ ممتەلەکاتێکی جیاوازی تیا بوو لەوەی کە لە وەزارەتەکانی عێراقا بوو والله هەر مەطبوعات و طابعە و زۆریان هێنابوو کەسایەتی زۆر هاتن تەکلیفیان باسیەکەی تۆ لە یاداشتەکانە بۆ لای سەدام حوسێن کە ئینسیحابکە لە کۆیدێکێکیان کاریگەرە ئەوش نەجمەدین ئەربەکانە وەسفیشی ئەەکەیت تۆ لە کتێوە تۆ خۆتیش نەجمەدین ئەربەکانت بینی داهاتەکەن من نەجمەدین ئەربەکان جارێک هەم سوتفە وەزیر لەوێ لەبوو ڕئیس هەناردە بووی بۆ جێگایەک هاتن با بڵێن ڕئیسی هەموو حیزبەکانی خاستن ئیخوانەکان قادەی حەرەکەی ئیسلامی ئەوانیە بینی قاضی حوسێنە حەسەن تۆڵابیە نەجمەدین ئەربەکانە محفوظ نەحناحە وەی جەزایر نازانم دەپازدە بوون عەبدوڕەحمان عەباس مەدەنی عەباس مەدەنی بەتەنها هات ئەوت لۆ بەحسەکەم عەبدوڕەحمان خەلیفە ڕئیسی ئیخوان الموسلیمینی ئوردو بوو لە هەمان گەورەتر بوو بە عوبەر ئەوانم برد بۆ لای سەدام لە جێگایەکە نازانم ئەمیش نازانم تۆ هەموو ئەمانەت برد بۆ لای وەزیر نەبوو تەلەفۆنم کرد ئەو مەجموعە شخصیاتی ئەو هالان هاتوونە دەیانەوێ ڕئیس بینن تەرتیبیان کرد سیارەیان هێنا بە خۆیان ئەوانەیان برد ئەمنیش لەگەریان بۆ جێگایەک نازانم چێ دەرەیە مهم لە جێگایە کەسی تیا ئیعلامیش نەبوو ئیعلام تەلەڤیزیۆنی نەبوو لەوێ هەر ڕئیس خۆی و سکرتێرەکەی و ئەو مەلایەنە و ئەمن ئەو هەموو وەفدە و خەڵکەی و بردووە تۆ نەتزانیوە شوێنەکەیان کامەیە ئەنا ئێستیش نازانی کوێ بوو نا لە پاشان زانیم منتیقەکە چێت دەرەیە لە بەغدا لە بەغدا مهم ئەبوو ماجدیان پێدەگوت عەبدوڕەحمان خەلیفە ئەو دەستی بە قسەی کرد گوتی سیادة الرئيس احنا جايين من ملك فهد لای ملك فهد هاتی ملك فهد ئێستاش تۆی خۆشەوێ بەبەی گوتووە بەس لە کوێت بستە دەرێت چی بوێ ئەمن بۆ یەکەم چی دەوێ ئەمن بۆ یەکەم تۆ خۆت لە مەجلیسەکەش بوویت چی دەوێ بۆ یەکەم ئەو قسانەی کرد ئەوزار حەسەن توڕابی بۆ ویستی دوی قسە وتی نە ئانێ زاو بالشيخ يا شيخ ملك فهد ما يطلبني شيء لبل هو يحبني ما أحبه هو ما يطلبني شيء المشكلة أنا أطلبه شلون هو يدنس أرض الحرمين الشريفين بأقدام هؤلاء الكفرة وكذا كذا كذا شلون حرمي مكي بيسكابا يعني شلون أو كافرانا ديني والله ما بس وڵاتانی ئەمریکا و ئەوروپیەکان والله أقر قبري بيغمبر صلى الله عليه وسلم ليربايا كعبة ليربايا أخذت حجرا بردكم لكعبة ورد قلت وقبضيك
قبضة من تراب قبر الرسول ودواء عندك كتب تاور سلطان أو قصص ذكاو في الميتش للسعودية أو أنا صرهم أو أنا هاتينا دريبك قلت آمن واتي جيشتم أنقو هاتونا تأييد مكان الجهاد ضد الكفرة كشدة تانوي أمن واصبين ما بس صدام بو أجريا بله أو يشوف خوي نيبيني مشباورك وابو خوي وابو هوس شهبو تو معجب ويبي ولا قناعتي أو لا والله ثاني عام دبزاني درودك ثاني عام دبزاني درودك باشا يك برسيار بوشي قادي إخوان أهاتن بولاي وكو وساطة أهاتن طبعا آخر خطر بو يعني كويتي فوتات بو ما بس مويا قادي إخوان كالم وكو وساطة وكو كومل خلقي داعي وبانخواز وأواني چون علي مصلحي اجتماعي ياخد زياتر أوانيش بيوندي بقياداتي إخوان وبو إيشيان بوهبو كصدام حسين بكشيته ولا كويت طبعا ولا بالشخص قادة بو رئيس إخوان بون ف دوري زۆر بوو فدەیانەویست دەربچێت ئەو مشکلە دەبۆ ئەگەر يعني موفق بانایە حتى لە عالەمی ئیسلامی سوبحەیان زۆر گەورە دەبوو کەواتە بۆ ئەوانیش کێشە بوو طبعا ئەوان پەیوەندیان لەگەڵ سەرکردەکانی عەرەبا هەبوو طبعا باش ف ئەربەکان قسەی دەکرد پێشی ئەربەکان پاشان قسەیان کرد ئەوانی تریش بەڵام هەموویان نەیان دەزانی چ برێ هەر ئەوان قسەیان کرد بڵێن یعنی جەماعەتەکەی وێ هەر یەک ویستی تەداخولێ بکە بەس نەیان دەزانی چ برێن چونکە قسەکەی سەدام حوسێن زۆر توند بوو یعنی تون بوو یا قەناعەتی پێکردن بێدەنگ بن نازانم قەنەزار ئێستا قسە لەگە دەکەم قاضی حوسێن کەوان خلاص بوو ئەوەی پاکستان قلتي ولكن يا سيادة الرئيس لكن رئيس ما فعله جندك في بغداد ما فعله جندك في الكويت لم يفعله التتار في بغداد قلتي أوي عسكرەکەی لە کوێت کردویتی تەتار لە بەغدا نەیکردو مجرم بوون جەماعەتەکەی تو لەوە سەدام شێت بوو نا گریانمان نا شتەمان ما باسی ئەوەی بکات ئەمە چمان کردووە لەوێ چمان کردووە لەوێ وتی ئەبن نەمهێشتیە هیچ وەفد بستە کوێت ئێستا بە سکرتێر دەرێم سمێرە تەیارەیەک حازر بی بتان باتە کوێت بستە ناو قەسری ئەمیری کوێت و با پێتان پیشان بدەن بزانە ئەمیری کوێت و ئومەرای کوێت چەند فاسد بوویرە ئەفلانی خولو و فجور و خولوعی ئەوان ببینن يعني كأنه من ويستتم أو فساد إصلاحي كم أوانا نمين أمن أقام ليبو أو روجي كالكويت خلاص بو أنا بينا كرشي وفعلا سبيلة تيارة نروج أمريكا نفوذي هل وتناهض بأخوان يعني تيارك كصدام وتسبيتان نيرم في عينك في عينك في نكرة في نكرة بلى هو عباس مدني هذا بكورتي ما وصا ماوي برنامج كم طوابه عباس مدني هذا بكورتي عباس مدني شو لا الرئيس ويستم بي بينم لا توديع عادي تم وتم انتو تصدقوا تذكرت
وتی پێم گوت ئەو زێشە جێشی تو نییە جێشی و بە ئیسلامیە خاخوا هەڵ ناگە بیفەوتێنی لێگەڕێ هەتا ئێمەش دەوڵەتمان دەبی و لەگە تورک ئەو وەختی پێمان دەکرێت تحڕش بە ئەمریکا بکەیت تۆ بە تەبیان پێ ناکرێت دەفەوتەیە و شتێشەکەشت دەفەوتی گوتم ئەو چی گوت ئەوە قسەیەوە وتی صاحبکم دۆن کیشۆت صاحبكم دون کیشۆتەوە حکایەتێکی هەیە. حکایەتێکی غەربیە دەیەوێ بە سەیفێکی خەشەبی دنیا داگیر بکە ینی هەر شیرەکەشی دارە. بەڵێ من سپاس دەکەم هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەکەم مەمنوو. ئەمەوێ تایبەت بم بەشانەی بەرنامەکەم جێپەنجەی خۆت لەسەر ئەم تیانوسە جێبی هێڵی بۆ بەرنامەی جێپەنجە چیت هەیە شتێکمان بۆ بنووسی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەکەم لەگەڵ دکتۆر محەممەد شەریف تاوەکو بەرنمەیەکی تر و جێپەنجەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست